بۆ ئەوەی بێبەش نەبی لە بەشە خۆراکی مانگانە تکایە کارتی نیشتیمانی خۆت دەربکات. بۆ ئەوانەی کە تاکو ئێستا کارتی نیشتیمانیان دەرنەکردووە ئەتوانن سەردانی ئەو نووسینگانە بکەن کە لەسەر ئاستی پارێزگا و قەزا و ناحیەکان کراوەتەوە و بۆ هەموو ئەو سنوورانە کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتیان دەرئەکەن. ئەمە بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراقە، هەرێمی کوردستانیش پابەندە و جێبەجێ ئەکا. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بە 1964 وت بەم زوانە دەست بە ئەو ڕێکارە ئەکەن، ئەو ڕێکارە ئەگرنە بەر ئەویش دوای ئەوەی کە بە ئەلکترۆنیکردنی پسوولەی خۆراک چۆتە بواری جێبەجێکردن. ئەمەش قۆناغێکی تکەیە بۆیە هەر کەسێک کە کارتی نیشتیمانی نەبێت یاخود خاوەنی ئەو کارتە نەبێت لە بەشە خۆراکی مانگانە بێبەش ئەکرێت. وەک ئەزانین بەشە خۆراکی مانگانە لەوەتەی لە هەرێمی کوردستاندا بەش ئەکرێت یاخود لەوەتەی لە عێراق لە سەرەتاوەدا بەش ئەکرێت بەوە دانراوە کە ئاوەدانی ئەخاتە ماڵەکان. زاتکایە ئەتوانن سەردانی ئەو نووسینگانەی دەرکردنی کارتی نیشتیمانی بکەن ببنە خاوەن کارتی نیشتیمانی. لە 1964 زانیاری زیاترمان لەسەر ئەم هەواڵە بڵاو کردوەوە، ئێوەش ئەتوانن بیخوێنەوە.